ام کجی حکم زانم بخدا جوری حبیب ام کجی حکم زانم بخدا جوری حبیب بەناوەڕاستی یەکێک لە بەپیترین دەشتەکانی کوردستاندا ئەڕۆین ئەو جێی کەلانکەی پێگەیاندنی دەیان کەسایەتی و شوێنی گەورەبوونی چەندین دەسەڵات و ئەمارەت بووە بەتەنیشت ئەو دەشەدا و بەڕێگایەکی قەرەباڵقی گرنگ بەڵام ناڕێک و بێخزمەت هەڵەکشین بە بەردەم گوندەکانی کەوڵۆس و زەنجیسەر و چەوتانی قەڵای برنج و چەڵتوچی جوانی کوردستاندا ئەڕۆین ئەمانزانی بۆ پایتەختی سەرماوەسۆڵەی عێراق و کوردستان ئەچین بۆ نزیکی لوبنان شکێنەکە ئەچین بۆیە خۆمان بۆ کەشێکی سەرمای تون ئامادە کردووە بەتەنیشت شێخەکەی تەڕاتەوەنە ئەڕۆین هەرچەندە دەمێک ئەمانەوێت بەرنامەیەکی تایبەت لەسەر ئەو دێیە دڵڕفێنە بکەین شێخ محەممەدی تەڕاتەوەن کەسایەتێکی ئاینی و بەناوبانگی کوردستان بۆ و ئێستاش بەردەوام خەڵک دەچنە سەردانی لێرەوە دەستپێکی چیا و سەرماوەسۆڵە دەبینین ئیدی بەفر دەشت و شاخەکانی سپی پۆش کردووە لێرە ڕێگاکان سۆڵبەندانە هەر ئۆتۆمبیلە و شۆفێرەکەی سەرقاڵی ئەوەیە زنجیر ببەستێت تاکو بتوانێت بگاتە شوێنی مەبەست ئاپۆڕای تانکەرە نەوتەکان بەشێک لە جوانی ناوچەکان تێکداوە ئەوەنەی تر ڕێگاکەیان کاول کردووە ئێمە ئەمانەوێت بۆ دەی گوڵام بچین ئەم ناوچەیە بە هەر لایە کاتەماشاکەیت و ئەڕوانین جگە لە سروشتێکی خاڵڕفێن هیچی تر نابینی ئەگەرچی ساڵانێک لەم شوێنانە کەتیبەی مەتفعی و فڕۆکەخانەی سەربازی لێبوو و ناوچێشی گەرمی یەکلاکەرەوەی شەڕی هێستاڵی عێراق ئێران بووە بەڵام ئێستا ئارام و سەنگین هەرچەندە بە هەزاران مین لەوێ هەیە زیانێکی زۆری بە خەڵک گەیاندووە کە تا ئێساش دێنیشینان زۆر ناوچە و زەویان هەیە ناتوان بچنە ناوی بەڵام لە دوای ساڵی 1991 بەدواوە بەشێکی زۆریان گەڕانەوە و دیاتەکانیان ئاوادان کردەوە مشرق ومغرب ما بيني لقل صدر شكيك ملەی نەمڵایەکێکە لە دیاردە سروشتەکانی ناوچەکە هەورازێکی توولانی دوور و درێژی بێنەفەس زۆر ناڕەحەت و ماندووکەرە بۆ شۆفێران لەو بارەشەوە چیرۆکی زۆر هەیە لەسەر ڕێگای ناڵپارێز دێی گوڵانم ئەو ڕێگایە ڕێگای ناڵپارێز یاخود سەی سادق قەزای پێنجەنە بەفرێکی زۆر لەم ناوچەیە کەوتووە ئەو ڕێگایە بەسوێتی بە وەزعێکی زۆر خراپ بە ملەی نەمڵەدا سەرکەوتینە سەرەوە 3 بۆ 4 کیلۆمەتر نزیکەی دەگەینە دێی گوڵان لەوێ چین بەرنامەکەین ئەمڕۆمان هەڵبژار لەبەر جوانی ئەم چیا و ئەم دەشت و دۆڵە کە هەمووی سپێکی جوان ڕەنگێکی جوان بە یەکەوە ئەچینە ناو دێی گوڵان لەگەڵ ستافی دێبەدێ لەوێ بزانین وەزی ئەوان چۆنە و قسە و باسیش لەسەر مێژوو لەسەر ژیان و گوزەرانی دێنشینانی دێی گوڵانەکەین لەگەڵ ئەو بەفرا میوانمان من ئێوەش لەگەڵمان بە یەکەوەچین ئەم ناوچەیە لە هەر چوار وەرزەکەیە جوانی خۆی هەیە
ئەوە تا لەم وەرزیستانەدا ڕەنجێکی سپی جوانی پۆشیوە تا چاو بڕکات شاخ و دەشتەکان سپیە بەفرێکی جوان ئێرە وەک چۆن ئێستا جوانە لە بەهار و هاوین و پازیشدا ڕەنگی جوانی تایبەتی خۆی هەیە لە هاوینیشدا ڕەنگی زەردی گژوجیا بەڵام دەوڵەمەندە بە میوە میوەهاتی جۆرا و جۆر بە تەنیژنا حیناڵپارێزا و بە دەسە چەپا و بە ڕێگایەکی گڵا لە ئەدەیتەوە بۆ چەندەیەک لەوانە دێکانی گوڵان شەوێک پێشتر بە فێرکی باش باریوە کزەیەکی سارد لەگەڵ خزمانی گوڵاندا ئەچینە بەر پیرە زۆپای دار و لەوێ چایەکی گەرم ئەخۆینەوە کاکەجان باشن ساعتان باشە باشم برا هەڵتان باشە چۆنن ساعتان باشە ئێوە باشن کەمەکەمەش قسە و گفتوگۆ ئەەکەین لەسەر ئاوایی پیاوێکی بە ساڵاچوو مشی بەسەر و خەنجەرێک و تەزبیحێکی پێوە ئاڵاندووە لەبەر پشوێنەکەیدایە شارەزای مێژووی ئاوەدانی دەیە ئەو نایمان قادرە بەدەم چا خواردنەوە لەگەڵ خزمانی دێ ئەکەومە گفتوگۆ لەگەڵی ئەمە چییە پێت لەکەیەوە پێتە؟ وەڵی ئەم خنجێرە ئەوەتەی ینی وەکو ئەو کوڕانەوە بوون هەر ئێتە هەر خنجێرم هەر گوتۆ هەر داژم نەناوە لە هیچ شوێنێکی دای نانێم بۆ هەرداوە قەدیمەکان هەر پێیان بووە هەر پێیان جوانی خەنجەرەکە لە چیە؟ وەڵا جوانی خنجێرەکە جوانیەکەی لە چیایە جوانیەکەی ئەوەی سونەتە 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 ئەمجا دوا لەوژە کە سونەتە من وەکو شتی ئالوم پێوە بەستووە دەمانچەم هەڵنەکتۆ خنجێرم هەر هەڵگرتووە پێم بووە بۆ فرەچت زۆر زۆر چاکە ئەڵێ نەوعێتی هەیە چاک و خراپوانەمەی تۆ ئەمە وەڵا ئەمە خۆی خینە خەزبێنە دەبان هینەکەی نەماوە ئەو کامێرەمانەی پێ ئینەکەین بەڵێ پێترسێنین بەڵێ هینەکەی نەماوە جەوهەرەکەی زۆر نەماوە دەبان جەوهەری نییە ئالێرەوە حەمبی گۆلگۆلە وەکو هی گۆ لە بەس ئەیتە بەخۆ ئەمەشەنی هاورد بوو من لە ئاورا جێش هات کەوتە نا ئاور ئەم مشتوێ سوتا هینەکەی خۆی نەماوە ئەمە خۆمم دروست کردووە کەسی سوتا وەڵا تەمەنی بڵێم کەی من نازانم بێژم چ کاتێکە کە گەڵباخی کە هاتوونە خوارەوە کە بۆیان گێڕام و گەڵباخی هاتوونە خوارەوە لیان خۆمیوە لە ئێرانەوە ینی تەمەنی من ئەو کاتە من لە بێشکا بوو کە گەڵباخی لێ خۆمی هاتۆتە وڵاتێت نازانم کەی بوو من لە بێشکا بوو کە دایکم گێڕاوێتیوە ئەکەی و ئاوەدانە ئەم دیانە وڵا ئەم سێ گوڵانە لە چیوە هاتووە کە وەختی خۆی کە ئەم گوڵانانە ئاوان کراون دێ کۆنی توی گوڵان کە باو باپیرێمە قاربانەی هاتۆتەوێ ئاویان ئاوان کردوتەوە ئەم جاوەکی کە ئەویان ئاوان کردوتەوە برێکیان تەبعاً ئەو کاتە گرانی بۆ هاتی بووە برێکیان هاتوون چوون ئەم هەوڵی کە زوو هاتبن وەڵەسمتیان ئاوان کردوتەوە وەڵاستمتیان ئاوان کردوتەوە باپیری ئێمە لە وەڵەسم ئەمجا کە ڕۆیشتون چوونە سەرکان لە سەرکانەوە هاتوونەوە چوونە ئەو توی گوڵانە توی گوڵانی سەرو ئەوە نەکەیسێ ئەو ماڵانێتە ئەم دیوەیە چوونە ئەوێ ئەمجا دوا لەوە کە ئیتر زۆر بوون و پەرایان بەستووە تاقمێکیان چوونە ئەم گوڵانە سەروە چون لەوێ خانیوان کردوتەوە کەیسیانتیایە تاقمێکی ژیان هاتوون چوونە ئەم دێکۆنیەمە سێ کۆنە ئەم گوڵانە خوارووە خانیوان کردوتەوە باپیرەکانی ئێمە ئیتر لەوەوە کەوای لێ هاتووە ئەمجا دوا لەوە ئەم چەند ساڵی لەمە و پێشە ئەم کانێکیاوەژە ئەو حاجی عەزیز بوو ها جیابەوە لەو ماڵانی خۆیانە ها کانێکیاوەی کرد بە دێ
بوو بە گوڵان ئەوش هەر گوڵانە ئەمجا دوالەوە ئەمانیش لە لای ئێمە هەر خۆمان گشتی هەمی یەک تایە فەیژە هەمی ئاوێتە هەیە ئەمجا ئەم برێکی ژیان لەم دێ خوارووە کە زۆر بوون جیابوون و هاتنە ئایرە ئەم دێ ئەم دوانیانە ئەوەغان کردو گوڵانی خوار و کە ئیسێ چۆڵە ئێمە بڕێکمان لەوێ هەرماینەوە هەتا هەمی باریکە بۆ سەیساق و بەم لا بۆ سلێمانی و ئێمە ماینەوە لەوێ ئەمجا دوای بڕێ ماڵمان بان و لەوێ ئەوان ڕۆیشتن بەخۆ ئێمە 34 ماڵمان ماینەوە ئەمجا دوایی منی هاتم و ئەم گوڵانە هاتمە بۆ لا ئەمان ئەوێ چۆڵ بوو ئەم گوڵانە نازانم ساڵی لە 60 باسە هین بوو لە 63ەوە بووە لە 63ەوە ئەم گوڵانە ئاوان بۆ تو بەس ئێوە هەر لەم گوڵانانە بوون ئاجە هەر لێرە ئاڵ و گوێزمان باشە باسێکی ژیانی قەدیمی خۆتانم بەو کە مەسەن خەڵکی و کاتە ئێوە لە تەمەنی تۆ و گەنجی تۆ ئەنە سەرقاڵی چی بوون مەسەن لە ژیانە ڕۆژیانی ڕۆژانەتان چی وە وەڵا ڕۆژیاری هینمان فەلاحەتێکمانە بەس فەلاحەتی بەخوا هیچی وای تیا بەسەر نەبوو ئەم جاوەکی خەڵق قەناعەتی بوو بۆ فەلاحەتیژێ ئەم جا خەڵک دۆسی یەک بوو ئەم جا برای یەک بوو ئەم جاوەکی ڕەحمی بە یەکتری بوو ئاژاڵداریش یەک کرد ئەم جاوەکی جووتیانە کرد فەلاحەتیانە کرد ئەم جاوەکی کوڕ و کاڵ کۆکۆینێمانە کرد ئەم جاوەکی تۆپێنمانە کرد تۆپمانە کرد و ئەم جاوەکی بڕێ لەم بەرەوە لەو بەرەوە لەو گوڵانە خوارە ئەو کاتە ئەمان نهاتبوون ئێرە ئەو کاتە زمانی تۆپێن بوو تۆپێنمان ئەم جاوەکی پشکیلانمانە کرد کڵاوێنیانە کرد ئەیتر خۆش بوو بەجلیسی خۆش بوو ئەم ڕۆژ بەفرێکی زۆر باریوە ساڵانە ئەوەی لە تەمەنی تۆ لە کاتی زمانی کۆنا بەڵێ بەفر چەندێکە باری لەم وەڵا بەفر لە زمانی منە بیرم یە خۆم بەفرێ سوور باری ئەیە ئێرەمە ئەوەنە زۆرە بەخۆ ئەلەو دێ گوڵانە سوورە وەڵاهی ئەو بەفرە سوورە کە باری چۆن ڕەنگی ئەی ڕێژی بەسەر شتێکە ئیسم چایە ڕێژی بەسەر ئەم هینا سپیە ڕەنگیەکە ئاوا بوو وەکو خۆڵ بێ وەکو هین بێ بەفرەکە پیان و بەفرە سوورە بەفرە سوورە لەسەر وەڵا وەختی وا بوو چل شەوی ڕێک حیوانمان نوێچۆتە عزیزم بارگەی لەرەنە دێڵەکەی مەجبوری دنیا بارگەی بۆ کرد و ئەو هاوڕە چاو جوان ڕۆیی لێم غەمۆرە عزیزم بارگەی لەرەنە دێڵەکەی مەجبوری دنیا بارگەی بۆ کرد و ئەو هاوڕە چاو جوان ڕۆیی دڵم غەمۆرە هەورە تۆ خۆمە بۆرە مەبەرە ئێرە گوڵانی خوارووە ئەگەر چی جیاوازی ئەو تۆنێ لە نێوان گوڵانەکاندا بەڵام ئێستا سێ دێن سنووری گوڵان لە ڕۆژهەڵاتیەوەواتە لە نەحەی ناڵپارێزەوە لەیاڵی گورگەسەرەوە دەست پێ ئەکات تا ڕۆستەمبەگ و خۆڵە ڕەشە لە خۆرئاواشەوە لە قۆخی هەسەنەوە دەست پێ ئەکات تا قوتەی گردەبەران ئەم دیانە سەر بە نەحەی ناڵپارێزی قەزای پێنجەنن ئەم گوڵانە لە ئێسایە 45 خێزانێک تێیدا نیشتەجێن و سەرقاڵی ئاژەڵداری و کشت و کاڵکردنن ڕحمان ئێمە بڵین پێش ئەوەی کە لێرە لە شەڕی عێراقیێرانە لێمان شێوا 27 بنەماڵە بین ئەم دێ ئێمە لە دوای ئینتفازە ئاوەدان کراوەوە تا حدودی 65 خێزان ڕۆییوە بەبیرە بڵین لەوەی کە من ئەنجومەن بم دوایەوە وردە لە دوای پرۆسی ئازادی عێراقوانە ئەم دێ ئێمە چۆڵ بووە بە بۆنەی تەعینات بوون بە پێشمەرگە و ڕاکێشانی خەڵک بۆ دایەرەکان هاتوین بۆ 30 ماڵ ئێستا
ئێستا بینەتەوە بە چل خێزان لە پارە وردە وردە ئاوانە بێتەوە ئێرە تقریبا 280 نفوسی تایە لە ڕووی خزمەت گوزاریوە ئێمە خوێندنگایەکی باشمان بۆ کراوە لە باهاوکاری ئەنجومەنی پارێزگا هۆڵێکی پرسەخانەمان بۆ کراوە مەشروعی ئاومان هەیە مەشروعەکان وەک پێویست بەش ناکە بیریان بۆ نەکردوین چەند جار هاتوون کەشفی جیۆلۆجییان بۆ کردوین تا ئیسەکانی وەڵامیان ناوینەوە لە ڕووی سنووری ژۆ ئێمە کۆمەڵێ پشتمان بە کۆمەڵێ دێیترەوە بڵین هاو سنوورین لەگەڵ ڕەزڵە گوڵانەکان نامپارێز دارەبەن لەوێەوە بڵین سەرکان و دەشتی خەرمان تەباییمان باشە لە ڕووی تێکەڵی ئەو دیانەوە زۆر باشین لەناو ئاوایەکە لە ڕووی هاوکاریکردن و ئیشوکاری دێوە تەبایەکی زۆر باشمان هەیە 3 کیلۆمەتر تقریبا تا 3 کیلۆمەتر و 200 متر لە ناحی نامپارێزەوە دوورین جادەکەمان بەڵێ ینی تقریبا باشین ئێمە لە ڕووی کۆمەڵەشتۆ باشین بەس کۆمەڵێشت کە نەکراوە بۆ ئامیدیەکان نەکراوە لە سنووری نامپارێزە لێرە ئێستا بە زۆری سەرقاڵی ئاژەڵداری و فەلاعەت و تەڕەکاڵی بەهارەین و ئیتر بۆوان نمژغڵ ڕەشەوڵاق و حیوانی تر بەس ئەوە بەخێوەکرێ لەم ئاوایی ئێمە چی کار و کەسابەتیکردن خەڵکیێرە وەڵی هیچ کەسابەتێک نییە تەڕەکاڵەکەین تەڕەکاڵی بەهارە بڵین تەماتە و خەیار و ئەو بابەتانەی ترەکەین بەڵامی تر ئەکسەرێتیژی پێشمەرگەیە و پۆلیسە و لە دام و دەستگاکانە دەوانی دێت كشكتي ولا ودوري بقطي روحم كشكتي ولا ودوري بقطي دورا 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 كان مي مزاج ورا 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 كان مي مزاج ايوه اردك مري ورتو مرو جوانی گەلێک شارانم بینی بەڵام هیچی نەگەیە جوانی دەهاتی نیشتیمانەکەم لێرە سروشتێکی جوان دنیا هەمووی سپیە سەرمایەک هەموو جەستە دەتەزێنێت بەڵام میواندۆستی ئەم ناوچەیە وا لێ دەکات جەستەت لەم سەرمایەدا گەرمی بێتەوە ئێمە لە سنووری ناڵپارێزین لە دێی گوڵانین لێرە هەم خەڵکەکەی هەم خاکەکەی هەم دار و درەختەکان ئەمەندە جوانن مرۆڤ سەرسام دەبێ پێی لێرە هەموو شتێک جوانە ئاوەدانی ماندووبوونی دەهاتیەکان هەمووی بە یەکەوە ئاوێتە یەک بوون بەردەوامین لە دەی گوڵان سێ چوار بنەماڵی بەناوبانگی تایە کە ماون و ئێستا ژوەچیان لێرە ماوە زۆرن ئەوانە بۆ نمونە بنەماڵی حەمەمیران کە خەڵکێکی زۆرن ئێستا لە سندە گوڵانی ئێمە زۆربەی زۆری خەڵکەکە مەربوطن بۆ ئەنوێنی بنەماڵی ئەوان لە گوڵانی سەر و بنەماڵی ماڵی ئەلەخەجێ ماڵی حاج عەلی کە ئێمە پیان ئەڵێن ئەلەخەجێ و من بنەماڵی ماڵی حەمەمیرانیش کە پیان ئەڵێن خەلیفە جەمە بنەماڵەی مامە فەتەیش ینی ئەم بنەماڵانە کە باوکی کاک محەممە و بنەماڵی کاک محەممەی مامەجەلا ئەنجومەنی دیەکە ئەم سێ بنەماڵە زۆر ئێمەش وەکو دیەکان هەموو خزمی یەکین ئەم سێدەیە هەر سێ گوڵانەکە هەموو خزمی یەکین بۆیە کاش هەمومان لە گوڵانەکانە کۆبین و ئێستا زۆربەی زۆری خەڵکەکانمان لێرە ماوە بە حکمی خزمایەتی و دۆستایەتی یەکتری لێرە ماوین و لەم سنوورا ماوین و کاک عەبدوڕەحمان هەموو کەسێک خۆی بۆ خۆی لەم ڕۆژا شوێن بژێوی ژیانەکەوێ وایە ئەو خەڵکانەی کە لێرە ماوین و ئێمە ژیانمان لێرە بەسەر ئەبین بژێوی ژیانمان لێرە ئەڕوە بەڵێ شوێنێکی خۆشیژە تایبەتی ئەگەر وەرزی بەهارانی هاتبیتە ئەم ناوە
ئەزانی کە چۆنە وەرزی بەهاری ئەم منتیقەی ئێمە بڵێن گوڵانەکان زۆر خۆشە ینی خەڵکی لە شوێنەکانە بۆ نمونە لە سلێمانی و لە هەڵەبجە و لە سەیسایە خولەوانە زۆر کات بەهاران بیتە ئەم ناوە ئیتر سەیرانگایەکی زۆر زۆر خۆشە بۆ خەڵک وەڵی تر ئێمە لە ڕووی بێت و دەکانی خۆیان بم شێ و خۆش ژیان وەڵی ئەگەر کۆمەڵێشت هەیە گەر حکوومەت بیکە بۆ نمونەی سێما وتمان باسی جادەکەمان کرد ڕێگەوبانەکەمان ئێمە ڕێگەوبانەکە تۆزێ تاسیری لەسەر ئەوە کردووە کە خەڵک کەمتر لێرە نیشتەچێ بێت خەڵکی ئێرێش هەمی بە ئاژەڵداری و فەلاعەت و مەشغوڵین دووشت هەیە یانی ئێمە کە خەڵکێکیشی تیا کە موچە خۆرە ئەوانە و پێشمەرگەی ئەوانە بەس زۆربەی بژێوی ژیانمان لەسەر ئاژەڵداری و دوای ئاژەڵداری فەلاعەت باش لەگەڵ ئەوە شامەسە مناڵتان پەکی نەکردۆ لە بەر خوێندن و شدوەنیە وەڵاهی مناڵ لێرە ئیسا بۆ نمونە تا پۆلی نۆمان هەیە زۆر باشە ئێمە لە ڕووی خوێندنەوە لە زۆر دیەکانی ئەم سنووری ناوپارێزە باشتری نامە بەزیانی شەر ئێرە نیە مەسەن زۆربەی دێش لە دێ کابرا مناڵەکەشی خوێنە و کێش ئەوە هەیە ئێستا دێی وا هەیە کە هەر هیچی تیانەماوە بۆ نمونە دی هەیە 5 ماڵی تیاماوە ئەو 5 ماڵیش ناتوە مناڵەکانیان مەکتەبی تیانەماوە بۆ نمونە ئەبێ مناڵەکەی بگوێزێتەوە بۆ شوێنێکی تر ڕۆژێکی ئێرەش سنووریەکە منتیقەیەکە وەکو منتیقەی پێنجۆن وایە بەفری لێبارێ جا هات و چۆکردن بۆ تەلەبەیە بۆ خەڵکێک کە تەلەبەی هەبێ لە لادیا و مەکتەب نەبێت لە دیەکەی خۆیان بخوێنێ زۆر ناخۆش عەبدوڕەحمان دیەکانی ئێمە زۆربەی زۆری وای لێ هاتووە بەڵێ ئەرەوەڵا زۆربەی زۆری دیەکانمان گوێ حکومەت کەم تەرخەمە زۆر کەم تەرخەمە ئەرەوەڵا ئەوە ئەگەڕێتەوە بۆ حکومەت ئیسا بۆ نمونە لە وەرزی زستانە خەڵک بەرمی لێ نەوتی وەرگتووە کە عەبدوڕەحمان بەرمی لێ نەوت ئەو جەوەکەش کە ئەیبینی ئەوە تا بەفرە سابکە وەکو پێنجێن وایە ئێمە سنوورمان پێنجێنە وەکو پێنجێن وایە خەڵک چۆن بە بەرمی لێ نەوت ژیان بەڕێەکە مەجبورە پەنابا بۆ بڕینی دار جا داریش سروشت جوانە بەو دارەوە جوانە ئێمەش هەسین بی بڕین بەڕاستیەوە خەڵک بۆ خۆی دڵ ساردیەکە خەم ساردیەکە لەلایەن حکومەتەوە هەورەها نامهێنەوە دل بێقەرارە یارە شیرینەکەی من تازە هەوایۆرە هەورە تۆ خۆمە بایۆرە مەهبەرە یار نازدایۆرە بکە بەخایەتنێ هەوری لایەر جا زەردەی خۆرایەوەیە سەرێ بێنایە دەردلێم خوایە لە توێی کاژایەوەیە ئەخ کوڵە نەجارڕێڕێیە دەسێ ماڵ قاقایانیە کاری ئەمن و توایە دەردلێم گژێ دنیا زایانی ئەمان گژێ دنیا زایانی ئەم جێیە ناوچێشی دڵڕفێنە هەم هاوینە هەوارە هەم زستانە هەوار گەر بەیاخی پێ بدرا دەبوو هۆکاری بژانەوەی بەشێک لە سەرمای وڵات واتە دەتوانرا بکرێتە ناوچێشی گەشتیاری بەڵام ئەم ئێستا زۆر دوورە لە ئاوەدانیەوە هەر من بێکاسم هەر من بێکاسم هەر من بێچارە و بێفریاد ڕاستم هەر من بێلانە و بێکار و کاسم
هل من بيتشارة يفري الرسم هل من بيلانا يكارو كاسم هل من بي